تاکەی هاوکاری بکەن و یارمەتیم بن خوایان لێ ڕازیوێ پێغەمبەریان لێ ڕازیوێ من مەمنون ئەوانم. لە بازاڕی کوێ لەم سەر بە سەری بگەڕێیت تەنها یەک خاتون دەبینیت کە لەسەر شەقامدا دانیشتی بێت و کار بکات ئەویش ئەم خاتونێ و لێرە تەرازوێکی چێشکردنی داناوە. خاتون سڵاو لێبێ ڕۆژانە بەم تەرازۆ چەندێکت دەست دەکەوێت چەند پێیا دەکەیت؟ وەڵڵاهی هەیە 3000 هەیە 4000 هەیە 2000 هەیە 1500 چەندێک ئەم کارە دەکەیت؟ تقریبەنەوە لە پارەکە مانگێک دوو مانگ هاوین مای هاتمە ئێرە لە وەختەوە هەتا ئیسا ئەوە ئیشم چی وای کردو تۆ بەم تەمەنەوە وابزان بارودۆخی تەندروستیشت باش نەبێ لێرە ئیش بکەیت؟ ئێنە وەڵا هیچ بارودۆخم باش نییە و کرێچیم و هیچ کەسێکم نییە نە کوڕم هەیە و نە پیاوم هەیە و مەجبورم ئەی چی بکەم. هەتا کاسبکارتانیە لە ماڵەوە؟ ناوەڵانیمانە بەس ئەو کوڕەوای ساوتم و دەنگێتە کچکە ئەو لە ناودانکەیە نە پیاوم هەیە نە کوڕشم هەیە کرێچیم کرێکی ئاسو زێڕنیێرم موچەت هەیە هیچ؟ بەس ئەوە پێتم وت دەتوانین بۆم باسکێت و ئێستا؟ بەس ئەومە 175,000 سەدەکەی ئەمە کرێکە پێنجەکەی هیچ حوتاکەیشی دانم بوو مۆلی دە بوو مەسە بۆ تەوا. ئەمە تاسن بارودۆخی ژیانی تۆی سەخت کردەوە قورسی کردووە؟ وەڵڵاهی وەسە پیاوم ئەمڕخوای کردێ بارودۆخم قورسبی و بارودۆخم هیچ باش نییە. قەدیم پیاوم بی باش وەڵڵا قەت ناهاتمە دەرە بۆ خۆم نەمەزانی سەر شەقامر تا تۆ دابنیشم یان بکەم بەس ئیسە مەجبورم نە پیاوم هەیە نە کوڕم هەیە کەسم نییە مەجبورم بۆ خۆم بێم. ئەرێ وەڵا خەڵکی کوێی بۆ خۆت باس؟ خۆم خەڵک لای قەڵاتزێم بەس لە هەولێر دانیشتمە زۆر لە هەولێر دانیشتمە لە چاقڕنە لە ڕانیە ئەو لە پارەکەی شەو هاتمە سکۆیە ڕەبی کۆیە خوا خێریان بنووسێت لەگەڵ تۆ ڕەبی خۆیان لێ ڕازیوێ زۆر باشن زۆر دڵیان باشە زۆر بەڕەحمیشن. هاوکاری دەکات؟ ئەرێ وەڵڵا وەسە هاتمە سکۆی هێشتا دەنگی ئەرزاقم نەکڕیە جاروبار نەفرانێک ئاوا تێکەوتۆ زانیانە هاتن پارێکیان بۆ مێنا ئەرزاقیشیان بۆ مێناوە. یعنی ئەم هاوکاری خەڵک بەس نەبووە بۆەوەی تۆ ناچاربی ئیش بکەی ینی نەیتوانیوە فریاوەکەی هەردەبێ ئیش بکەی؟ نەوەڵان نەکەوتنە فەقیر ئەرزاقم بۆ تێرن مەش پارە هەر پێویستە ئەمش ئەگەر ئەرزاقکە بێنن ئەو مناڵە شیری ئەوێ حەڤازەی ئەوێت مەسەفێ شتێک خۆمان ئەمانوێ نان کڕینێکە تێکە پارە نەیخۆ بەلاش نایەن بێت مەجبورم هەر هەوڵ بەم شتێ پێیا بکەم. یعنی هەر خۆت بژەی ئەو ماڵەدا؟ ئەرێ وەڵا هەر خۆمم کچێک و دوونەوەشت لایەت؟ کچێکم و دوونەوەم ئەوە نەوەکم وا پێتم وت دەنگی حەوت مانگانە هەل ناولانکە تاسەم پێویست بۆیە خەڵک دەست بگرێ هاوکاریت بکە تۆ بارودۆخی تەندروستیشت باش نییە؟ وەڵڵاهی هەر تاکەی هاوکاری بکەن و یارمەتیم بن خوایان لێ ڕازیوێ پێغەمبەریان لێ ڕازیوێ من مەمنون ئەوانم هەرچی وە دڵ خۆیانەوە وە دەست خۆیانەوە وەهین خۆیان زۆر لە کەس ناکەم هەرچی کەن خوازیایکە نایشە نەرخوازیایکە. ئەنی هاوکاریت بکەن تۆ ئامادەنی بێ لێرە دابنیشم؟ وەڵڵاری هاوکاریم بکەن و بموێت چ مەجبورم بێم لێرە دانیشم وەڵڵاهی وەڵڵا تۆ شەر کوڕمیە تا ئێوارە ئەچمەوە داکەن هەلێرەوە تا عارەق 50 جار دەمچاو مەسڕمە دارەق ئەو هوشمەندە ڕەبی خوا خێری بنووسێ ڕۆژەیەک هاتوومەسە ئێرە 200 مەلای لێم نەستەندێ ئاو تێرم ئەو ڕۆژە پارەم داوتی نە پارە نەدەیت ئاوەکە ئەوا پێم بەلاش داداتەوە تووشی زەحمەتیش زۆر دەبی لەگەڵ ئەمیشە؟ وەڵا کەم ئەرێ وەڵا ئەی چۆن ئەرێ وەڵا ئەومە ئەو ئارەقە تا ئەڕۆمە ماڵ بخۆم داقم ئەیشێ بەخوای وارێکە ئەو نەلاقمێشە خواوەکیڵ ئەو کۆڵانە ماڵمانە نەمتانی وەفا بڕۆمەوە ئەوەی چ وەفا هاتمیتر دوای بانگەکە من وەڕێکەوتم هاتم چەندی کێشە؟ ڕۆژانە چەند مشتری هەیە؟ وەڵی هەیە کەم وەختوا هەیە چوارە وەختوا هەیە سێ وەختوا ئار نییە بە پێغەمبەر 2 ڕۆژ لێرەدانم یەک نەفر خۆی کێشە بەس بۆ یەکی وەکت و یەکێتر باشتر هەیە لە 1000 لە 500 پێمەدا 2 ڕۆژ یەک نەفر خۆی کێشە لەوە زیاتر هیچ نییە. دەست خۆش بێ دایەجان سەرخۆش و کوڕی من. سوپاس دەکەم. ئەمە بارودۆخی ئەم خاتونەیە کە تەنها خاتونە لە کۆیە کار بکات و وەک باسمان کرد هیچ خاتونێشتر نییە لەم شارە بارودۆخیەوە نەخرا بێ کە پێویست بکە خۆی کار بکات و تەنها ئەم خاتونە لێرە هەیە و ئەم تەرازۆی داناوە خۆی دەڵێ ڕۆژێ هیچ کەسێک خۆی ناکێشێت و هەیە تا 1500 پارە دەدەنە دەستیەوە.